تەواوی کامەران حاجی عومەر وتمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کێشەی ژمارەیەکی زۆر لە شۆفێرانی لۆری کە ڕۆژانە کاڵای جۆر بە جۆر لە هەرێمی کوردستانەوە دەگوازنەوە بۆ شاری کەرکووک لەوێوەش بۆ بەغدا و ناوچەکانی دیکەی ناوەڕاست و باشووری عێراق. بەشێک لەو شۆفێرانە گلەیی ئەوە دەکەن دەڵێن خاڵەکانی پشکنینی عێراق حکوومەتی عێراق بە شێوەیەک لە شێوەکان بە شێوەیەکی نایاسایی مامەڵەمان لەگەڵدا دەکات. ئەوان دەڵێن لە هەولێر بۆ هەر قەپانێک 3000 بەڵام لە کەرکووک 20,000 وەردەگرن. بەشێک لە چەکدارەکان کە نازاندرێ سەر بە کامە حزبە سەر بە کامە دەستەڵاتە ڕۆژانە پارەیەکی زۆر کە هەندێکیان دەڵێن ڕۆژانە 200,000 دینار ڕەشوە یان سەرانە یان خاوە دەدەن بەو چەکدارانە کە بە شێوەیەکی نایاسایی مامەڵەیان لەگەڵدا دەکەن. بابزانین کێشەکانی ئەوان چییە و چارەسەرەکەش لە لای چێە و چۆن دەبێت. ڕێکە زانانی چییە حتا لە هاڵتن کۆپی حتا بەغا وەڵارەی نییە وەڵا یەکە من هاڵتن کۆپریە ئێجی سەعات حوتە ڕێکە ئەیگری ئەی بۆ ئەیگری ئەوە سەعات 11 جنوب حتا 1-2 ڕێی کراوە بەغا سەعات 5-6 کراوە ئەوە ناوێتەوە ئەی سەبارەت باش ئەوە گرفتێک قەپان کەرکووک ئەوە قەپان نییە ئەوە قەپان نییە ئەوە 30,000 ئەوە 20,000 بۆ ئەوە گێژ من لە باشەوە ئەی تعاملی پۆلیسی فیدرالی ئەی کاکە ئەسە هێژم بۆ تێژم کاکەمە 20,000 وەرەگرێ لە ئێمە ئەی تو هێژوە لێمە عیلاقەمان نییە لە خۆیەتی باشە تو هەموو جارە شت دەبیت وەڵای هەموو جایە چشناوە حاویە تێرم لە بەسرای تێرم هەلێرە باشە تۆ کەوایە بێزار بووی ئەی ئەرەوەڵا ئەی ئامردەوەین ئامردیەکە 15,000 ئەگری باشە وەستتان دەدەن ئەوە تا گەرەکتە وەستەکانە ئەیدەم بۆ تو پارە زیاد وەردەگرێت ئەوە تەوەستەکان هەمووی لە سیارە گەرەکتە باسیێریکە هەمووی 20,000 وەردەگرێت 20 ئەن بەسرای 5,000 ئەمە هەمووی وایە باشە ئەدی پارەی تر وەردەگرێن ئێستا چیشت بێجەم مخەدەر بار کردتە سەیتەڕەی شعبە نایە ئەوەگە پارە نایدەی ڕەت ناوێت پارە نەدەی ئەگە پارە نایدەی بۆ خۆیان دەزانم چەندی دەبی بدەی هەموو جار کێف خۆیەتی ئەوە لێرە بە 10,000 ڕازی دەبن یان بە 20 یان بە 100 بە چەند چی 10,000 وەرەقەیەکی 150-200 یەڵە ڕازێوە 200,000 200,000 لەبەر چی؟ لەبەر هادەوە هێژادەوە تۆ مخەدەر بار کرد ئەی کاک ئەوە بۆ شعبە بۆ خۆ من نییە بۆ ئەوە نییە بۆ هێن من بۆ توە ینی بیانۆ دەگرن بەس دەیانەوە مشکلە دروست ئەوە چ بار کردیە؟ علەفە علەف چێوە دەبێت؟ کەرکووک ئەدی ڕۆژانە چ گرفتەکەی لە بڕندا؟ بە سۆنەرەکەی قەڵەباڵە سۆنەری قەرەباڵە بێزار بووی لەو ڕێگایە؟ وڵا سۆنەرەکەی بێزار بەس دەمەی کە کەرکووک یا شوێنی کرد بەس کەرکووک ئەوە معادل ئایلە ئەشکیا باشە بۆ ناچێ بەغدا دەترسی؟ ناچمە پێشەی تێدایە بۆ خواهد 3,000 خەری بۆ کوژن خەت کوژن لەبەر چ خەت کوژن؟ بۆ خواهد 3,000 لەسەرمیتر لێ باشە پێم لێ ڕووداوەکە چۆن بوو؟ یەک لەو ڕووداوانم بۆ باش یەک لەو ڕووداوانە لەگە شەریک بەرەگەر هاتە سەرمان ئەوە خەری بوو تاقە لە حوزێ خەری بوو چێ بوونەوە؟ بۆ قایدە جوزام چێ بوو داعش بوو ئیسلامی بوو تەقەیان کرد؟ نە وەڵای خوا ڕەحمی کرد جارێکی ئیسلاحی مامەبار کرد بوو لە عەزەم عینە هاتە سەر یعنی نەزانی داعشێ یان سەردار کەوایە ئەو ڕێگای زۆر مەترسیە ئاڕەوە بەس کرد لەگو زیاتر ناڕۆ زیاتر ناڕۆ پێم بڵێ ئێوە ڕۆژانە تەعامل لەگەڵ شۆفێرەکانی بان هەرگردەکان ڕۆژانە دەستنە کەرکووک بەغدا یعنی معاناتیان چێ گرفتیان معاناتیانەوەیەکەوە لە سەیتەرە زۆر مێنەوە جار وایە مەسەرەن 8 ساعات 6 ساعات لە سەیتەرەکە بۆ ئەوەی سێ لە ئاڵتون کۆپی ساعات 6 قەپات دەبێ قەپات دەبێ ئەمان شتیارە هەر ڕوا مستەمرە لای ئێمە سرا مەسەن گاتە کێشەی سڕیان هەیە مامەڵەیە چتونیان لەگەڵ سەبارەت بە پارەوە یەک لە شۆفێرەکان پێی گوتم دەڵێ کاکە نازانی چێ 200,000 150,000 بۆ یەک بار لێت وەردەگری وایە ئەوانە جەماعەتێن کەس نایان ناسەیە ئایدی سەر بە حەزبەکانی
حكومتي فيدرالي سەر بە حزبەکان سەر بە حزبەکان ئەوجا عەلی کەریم علی بیکەریم کێشە نییە هیچ کێشە نییە بەس پارە بدە بەس پارەکەیە ئەبینی سایقەوەی بارکردی ئەلی بڕۆ ڕاوەستا یان ئەوەندە پاریان 6 ساعت ڕاتەگرم 10 ساعت ڕاتەگرم باشە معاناتیان پارە وەرگرتنە یعنی ئەمە وەکو بڵێ سەرانەیە لیان زۆر تاقیکردنی سایقەکان لێرەوە لە هەولێر لە کوردستان چ دەچێتە کەرکووک و ئێساوە هەموو شتێ ئەو شتانەی لە برایم خەلیلەوە دێ ئەوانەی لە خەتی حاجمەرانەوە دەیدێنە هەولێر لە هەولێر لە شێخەڵای دەستە هەموو لەوەی لە شێخەڵا عینی دووبارە چێتە باشە ئەو پارەی کە ئەوان وەردەگرن دێ و ئەشیانە گران نابی طبعا هەموو لەسەر فەقیرە لەسەر فەقیریە. ئێستا گومرگ دەدنارە بیکەنە 10,000 بیکەنە 20,000 سمێنی ئەو مادەی ئەکرێتێ بە 5,000 ئەبێتە 6,000 باشە زۆر لە شۆفێری وەکو تۆ تەلەفۆنم بۆ دەکات دەڵێ کاکە لە ئاڵتون کۆپری بەرەو کەرکووک و بەغداوە پارەمان لێ وەردەگرن نازانە ئەو پارە چییە وایە پارەمان لەگرن چەند وەردەگرنەوە والله تقریبا 20,000 بە 15,000 بە 5,000 بە 10,000 هەر دەگرن هەموویان ئەو پارەیە چییە والله بەس ڕەشوەیە ڕەشوەیە ئارێ وەڵا. ئەدی باشە ئەدی حکوومەت ئەدی پارێزگا والله حکومەت نییە لەوێ کاکە بەس پارەیە هەمە خازر من عتجوال بشتەوە لە پارە سارە 25 دەوێت دەرباز نابی نیدا دەجێ قاید عملیات نیدا نیدا قاید عملیات قاید عملیات صلاح الدین مثلا کەرکووک تکری دەرێ پارەی بدە دەری لە پارەی بدا باشە بگوت یعنی ئێوە پێی ناڵێن کاکە ئەخرەوە وڵاتە دەوڵەتە پارەی بدەین بە شێ دژم کاکە پارە وەرگرە پارەشەوە لە نیدا دوای دەچی ناو سامەڕا کە یەک دێت حاشا منداڵێک دێت ماتۆر پارەکە دەوە پارەکەی دەبە ئارێ وەڵا. یعنی منداڵ دێ پارە منداڵە بخۆیان نایەن زان دزیە یعنی دزێکی ئاشکرایە دزکرایەک دزیکیش کراش کرایە ئاشکرایە ئارێ وەڵا سێمە داوامان لەو برا حکومەتە هەیە ئەو قەپانە ئێمەی زۆر زعاج کردووە سارەکەمان هەموو چوار مەحوەرە پێم بڵێن ینی ڕۆژانە ئێوە هات شۆ دەکەن بار دەبەنە کەرکووک بەغدا ڕۆژانە کێشە و گرفتەکانتان چییە؟ والله چیە لە جێکی 20,000 مان لێ وەردەگرن لە چێن دەرێ؟ لە ئامرلی لە ئامرلی لە چێ جێکی ئەوەی پارەی 20,000 وەردەگری؟ والله هی تورکمان تورکمانن بەڵێ. بۆچی ئەو الشعبی ها حاجی شعبی تورکمان 20,000 ئارێ وەڵا لە 20,000 پێ ناوچی؟ بەرێ لە پێ ناو چی ئەو پارەیە؟ والله هی دەرن جبایە نازڵین باشە چ دەبێت؟ بەردی کاش بەردی کاشی دەبێت بەڵێ دەڵێ دەوی 20,000 ئارێ بدە وەڵا دەڵێت جەبهەیە پارەکە بۆ شەڕە شەڕی چی؟ والله برمس یعنی ئەم بەخۆیان دەزان باشە هەموو ڕۆژە و پارە دەدەن. هەموو ڕۆژ ئارێ چەند لۆریات چۆ دەکات ڕۆژ؟ والله هزارش برێکەمە هەزار کەمە. ئارێ ناچارن هەموو ڕۆژێ بچن و ئارێ بێنەوە. وەڵا ڕۆژێک ناڕۆژێ ئەمە دەچین پارەمان لێ وەردەگرن باشە ئێوە 1000 لۆرینە بەڵێ. 1000 شۆفێرن 1000 کەس دەنگی ناگاتە محافظ ناگاتە جێگری بەکەلێک نایە کاکە بۆ والله بەکەلێک نایە هەموو حزبن و حەسبینە ئارێ وەڵا کەس بە کەس نییە لا والله کەس بەکەس بەڕەڵایە بێزار بوونە لاوەکەتە ئارێ بەڵە کاکە چ بکەین ناچاری بێزار بوون لەوەش. ڕسممان لەو جارێ چ بکەین ئەگەر ناچارن ئارێ. ینی هەر پارەکە بدەن ئارێ وەڵا وڵی باریمە بەڕادە بۆ کەرکووک بۆ بەغدا بۆ بەسرا وڵی ئێستا و ماستم بار کردووە ماست بات کردووە بەڵێ. بەشێک لە ئێوە دەڵێ کاکە مریشک دەبین هێلکە بەڵێ. دەبین هەرچی دەبین لە سەیتەرەکان دەڵێن کاکە پارە دەڵێن وەسڵمان بێ وەسلیش وەرناگرن ئەو پارە چی وەردەگریەوە وڵی برا مەسووری سەیتەری عراقی عێراقیە ئارێ وڵە بۆ چی وەردەگرنەوە هەر خاوەیە وەچی وەک خاوەک وایە ینی هەموو ڕۆژێ وەردەگرن ئارێ وڵە باشە ناڵێن کاکە ئەو پارەیە بۆ چییە؟ بە خوددای دەڵێن بۆ حکوومەتە سیارش حکوومەت ڕاوەستا فۆرتا ئیتر کەس نازانێت نازانی ناوەڵە چەنددایە زۆرترین پارە وڵی دەدەدەین 5,000 دەدەین ئیتزار وێ حملینەوە زادیان قەتع کردووە ئەوە 4 ساڵ هەموو ڕۆژێ 5,000 لە سیارە بچووک ئاوا دەگرن تڕێلا 15,000 20,000 هیچ 4 ساڵیش ئەو زادەگە خۆتی خراپتر بوو باشتر نەبوو باشتر نەبووە نەوەڵ. باشە معمەلی کێدا شتەکە بڵێ کاکە خاترم بگرە ئەشام کەمە زەرم هەیە و قسانە دەکرێت نانە هیچ معاملەی دانیە تێدا نییە ناوەڵا. باشە تو بێزار نەبووی لەو ڕێە و هەموو تەعاملەی سەیتەرەکان مامەڵی حکوومەتی عێراق فیدرالی پۆلیس فیدرالی حەجی شعبی بەرە وڵی زۆر بێزارن بەس چار چییە چار باشە هەیە ڕێستان لێ دەگرن بە خوددای ئەگە پارە بدەی ئەگەر نەدەی نە نەوەڵە هەر زۆر بە ئوسلوبێکی زۆر ناشرین خەستن ئەوان یعنی خۆمان باشن یعنی ئەگەر بزانن کوردی تەعاملیان خراپ دەبێت
بەخوای هەمویان نا بەس بە زۆری لەبەر پارەکەی ڕاستی پارەکەیە ئەرێ وەڵا. پارەی خۆت بدەی سەلامەتی پارە نەدەی دەبێ ڕاوەستی ئەرێ وڵات زارێ بارەکەشت و سوولیا هەر دەرێ ئیتر ئەوان زابت بێ عملە بێ هەردەی خۆن زابتەکە خۆش شەرم دەکە عملەکە دەمێنێ دە 25,000 بێ زاروێ 50,000 وەرەگرن 50,000 ئەرێ وڵا بەڕوای تر وەکەی لای بەوا بەکە لای بەغدا ئەرێ وڵا. پێم بڵێ ئەوە شۆفێری لۆرین پێم بڵێ ڕۆژانە شوی کەرکوب دەکەن دەچنە چێن دەرێ بار دەبنەوە وڵی تر دەبینە بەغا و دەبەنە بەغدا. بەڵێ ناو بەغدا و بۆی تر شوێن هەیە تا شوێن تا شوێن کەوتووە باشە بەشێکی زۆر لە شۆفێری وەکو تۆ تەلەفۆنم بۆ دەکا بەڵێ. دەڵێ کاکە کامەراوەرە بمانگێ کاکە هەروە دەکەنێ پارەمان لێ وەردەگرێت سەرانەیە کەس بەڵێ. نازانی ئەمانە چنە بەڵێ براژیان هەروایە بە حتمەن یعنی شتەکە وایە ئەو دیومان ناکەن تا بەرەوە تا تروامان لەکەن زۆر عزیێتمانیان واتە مەجبوری نەمێش سەرانە بین یعنی چ بکەین دەسەڵاتمان نییە لەبەرەوەی کە کوردین بە هیچ شێوەیەکی وەکو حربێکی نەفسیمان لەگەڵاکەن یعنی کە بزانی کوردی یەکسەر هەر تعامل بزانین کوردی تعامل لەگەڵیمانە دەگۆڕی برا ێ باشە بۆچی کاکە دی نارێن هاوڵاتی عێراق وڵی تر- وڵاتی ئێمە جیاوازیمان نییە نەخێر شتیوان نیەوان واڵێ جیاوازی زۆر عەرز و عەزمانی فەرقە لەگەڵ کەوایە بەس قسەیە. بەس قسەیە هیچ شتێکی ڕاستەوگۆ نییە باشە چێ نەوانی پارە لێ ئێوە وڵی وەردەگرن؟ تر چێنە؟ جەماعەتی حەج شعبین و پۆلیسی فدرالین و ئەیتر جێیشن بڵێن حرس وەتەنی باشە کە دەڵێ پارە ناڵێ کاکە وەسلێکم بدێ وڵی تر وەسوش ناکە ئەڵێ کاکە تۆ شتێکم بەرێ بۆ من ناودی وکەم ئەجینات 2 ساعت 3 ساعت داخل دەکەم لێ یعنی هەر بە ئاشکرا هەر بە سەرانە ئاشکرا و- زۆر بە سەرانی زۆر بەهین یعنی باشە چ دەکەن بۆ چارەسەرکردن یعنی ئێوە چ وڵی دەکەن؟ چارەسەرکردن ئێمەش داواکارین کە حکوومەتی مرکزی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان یارمەتێکمامان گفتوگۆیە بکەن لەگەڵ یەکە ئەو شتە لە پەرلەمانە گفتوگویەکی لەسەر بکەن کە یارمەتیمانمە لە ڕێگەڵبان. ئێمە ئێستا لە وێزگەیەکی لەو شوێنەی کە هەر لۆریەک دێ قەپانی بۆ دەکرێت لەم شوێنەدا بەپێی ئیتیفاق لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا هەر کە لۆریەک دێ 30,000 دینار لێرە پارە وەردەگیرێت ئەمە ئەم وەستا وەستێکی فەرمیە حکوومەتی هەرێمی کوردستانە پارەکەش بەپێی ئەو ڕێکەوتنە دەچێتە گیرفانی حکوومەتی عێراق دواتر موچەی بۆ بنێردرێت بەڵام ئەوەی جێگای پرسیارە ینی لەو بەریەوە لە سەیتەرەکانی ئاڵتون کۆپری بەولاوە لە هەرێم 30,000 دینار لە لۆری وەردەگیرێت بەڵام ئەوان 20,000 دینار وەردەگرن بۆ هەر لۆریەک وانە ئوستازی بەڕێز بەڵێ یعنی ئەوان 20,000 وەردەگرن 20,000 بۆ 20,000 وەردەگرن وڵی تر قانونی وەزارەتی ئاودانکردنەوەی بەغا وا دایناوە ڕێگاوبان باش ئەدی اتفاق نییە لە نێوان هەر و لێر و بەغدا وڵی تر ئەوە کاری وەکو حکوومەتانە. سیاسەکان و حکوومەتەکانی هەولێر و بەغدایە باشە کەوایە بەشێکی زۆر لە هاوڵاتیان گلەی لەوە دەکەن دەڵێن کاکا ئەو پارەیە زۆرە ینی ڕێککەوتن هەیە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا بەڵام کەس نازانی بۆچی ئەو پارەیە وەردەگیرێت سەرڕای و زێدەبوونی پارەکە کە لە سنووری کەرکووکەوە پارەکە وەردەگیرێت لەگەڵ ئەوەشدا بەشێک لە پۆلیسی فیدرالی حەشدی شعبی چەکدارەکان وەک شۆفێرانی کامیۆنەکان باسی لێوە دەکەن تا پارە نەدەی ڕێگە بە شۆفێرەکان نادەن ئەمە کێشەیەکی یەکجار گەورەیە بۆ شۆفێرەکان داوای چارەسەری بەپەلە لە حکوومەتی فیدرالی عێراق. سەرنجتان بۆ چیرۆکێکی گەورە ڕادەکێشم چیرۆکێک کە باسکردنی ینی بەڕاستی زۆر جار ئینسان عەقلی قبوڵی ناکە تیجارەتکردن بە سامانی خەڵک تیجارەتکردن بە بەرهەمی خەڵک بە ماندووبوونی خەڵک لە کەرکووک لە مۆسڵ لە خاڵەکانی پشکنین لە عێراق بۆتە
جێگای باسێکی گەورەم کاسبکارانە کە ڕۆژانە مریشک دەبن بۆ مۆسڵ بۆ کەرکک بۆ ناوەڕاست باشووری عێراق تووشی یەکجار کێشە بوونە لەوەی کە خەڵ ئەوان بەرهەمەکانیان بە شێوەیەکی یاسایی دەبن بە پێی نووسراوی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان بەرهەمەکانیان دەبن بەڵام لە ڕێگا تووشی کێشەی زۆر دەبنەوە تووشی کۆمەڵێک چەکدار دەبنەوە کە ئەو دەست و کۆمەڵێک پارەیان لێ وەردەگرن با بزانین چیرۆکەکە بە چ شێوەیە کە ماندوو نەبی بەخێر بن پێشەزری بەخێراتنی کەڵات 24 دەکەم زۆر سوپاس بۆ بەداچوونی ئەو کێشەیە بەڕاستی کێشەشی زۆر گەورەیانی بۆ خاستن مەسەرەن بۆ ئەوانەی لە کاری پەلەوەری کار دەکەن ئەم زەربە بە سعری مریشک دەکەوێت هەمیش مەسەن لێرە لەو لای گرانە مریشک لێرە هەرزانە لێرە هەرزانە لەوێ گران بەس تۆ پێم بڵێ باسی ئەو گرانی وەرزانیش ئەوە هەمووی بۆ ئەو قاچاقچیانەیە چێ ئەو قاچاقچیانە بۆ باسکەوە هەموو سەیتەرەکان و قیادای عەشدی شعبینیان بەڕاستی چ دەکەنەوە مەسەلەن ئێستا ئەمە لێرە مریشی دەبین هەلۆری بە دوو وەرەقەی اتفاق دەکەی اتفاقا لە سەیتەرە یەکەم دەڕۆی حکوومەتە یان ژێر بە ژێرە نانە بە کتابی حکوومەت بە ڕسمی دەرمە بەس ناچاریەت و ڕات دەگرن تەشکەلت پێ دەکەن $100 ژێر بە ژێرە ئەوە ژێر بە ژێرە بێزگەلەوەی کتابەکەش بە ڕسمیە مریشکەکە بە ڕسمی فعاز دەکرێت بە ڕسمی بە بەیتێری موسێ بەیتێری کەرکوچێ فعاز دەکاتن لە ڕێگەی مۆبایل جارش وێ هەلەو مەسافەی دەتگرن لەو لایە تەنگاوت دەکەن ناچارە مەسەلا سیارە بە 25 وەرەقەی بەردەن 25 وەرەق زاربێ سیارە بە دوو وەرەقەی قوتار دەبی زاربێ بە 25 سیارەتان گیراوە ئەو شۆکانی ئەو شۆکە لە نوێتی ئەو شۆکە 5 سیارەمان لە ناو مووسێ گیرا 5 سیارە بەێ بە کتابی مووسێش بە ڕسمی چەندی پارە دەوێت تا بەر بیدایەتی بە دوو وەرەقەی ئینفاقمان کرد بوو کۆ دەچاندانێ کۆ دەکەن لەسەر کتابی بەیتەرەکەی نووسرا لە سەیتەرەی یەکەم مەسەلەن ئەو ڕقم کۆ ساق مۆندەیە کاتێککە ڕۆشتن لە ناو مووسێ سارەی دوسێ سارە زام ڕەشاتن و یعنی ئێستا هەتا 25 وەرەقەی دەڕواتن هەتا شۆتا 25 وەرەقەی ڕۆژ هەتا 25 ڕۆژ باشە مامۆستا ئێوە وەکو کۆمەڵی پەلەوەران ئێوە بەرپرسن لەسەر پاراستنی مافی ئەوانە ئێوە چی دەکەن کێشەکە لەگەڵ حکوومەتی عێراقا حتمما ئێمە نوێنەریشمان هەیە لە بەغداد ئەم وەسعات چۆن دەخوێننەوە ئەوە چیە مەوزوعاتەوە والله بخير من سرچاو کێشەکە بنسبت گشتێ تاسی زۆر لە صاحب داهاتنەکان لەکان صاحب ڕاکان زەڕەمەندی سەرچینە ئەو برادرانش کە بە نووسینگەی بازارکردن زیاتران کێشەکان ڕوبڕۆ بنووسکە ئەوان نەقل دەکەن بارگەرانی بۆ خەڵکەکە بارگانی بۆ خەڵکەکە چێ ناوانەی پارە وەردەگرن نازانم کە من نەبینم چێ ناوانەی چەکدار عەش شعبینە سەیتەرەکان ئەوانن ئەوان کەسکە نییە ئەی چ دەکەن ئێستا ژیانتان بەو شێوەی بەردەوام بێت چ دەکەنەوە ژێمە زۆر خراپە بەردامی چی بێت زەرەرە زەرەر ساف زەرەر باشە ئێوە ئیتفاق دەکەن دوای لێتان با دەدەنەوە چ زۆر اتفاقی چ دەکەی ینی ناساری دەنگتان ناڕۆ لە مووسڵ مەسەن چەند زار دەنگمان بەرز کردەوە مەسەن سیارەمان ژیرای بە مریشکەوە مەسەن ئێستاکە لە مەسەن تقریبان نزیکەی 15 ڕۆژ پێش ئێستا ئەمە 8 سیارەیان گرتی لە ناو کەرکوشێ هەتا مریشکەکان هەموو مرد بەریان نەدا مریشکی زندیش بەخۆت ینی خەڵکەکە لۆ پارەی دات و 2 سەعات ڕایگری لە ترسی ئەوەی کە مریشکەکە دەمری ناچاری پارەی بدەیت هەرچەندی ئەگە مەسەلەم ئێستا تەمەتۆی بارکەم احتیاجیە با 20 ڕۆژ ئاوەستم احتیاجیە هیچ مشۆژ نابم پارەش نادەم بەس چووکە مریشکەکە زندیە ئەتو ناچاری مەسەلەن ئێستا ناچاری زەرەرەکان زۆرە مامۆستا وەڵێ زۆرە بێت زۆرە زەرەر بەخۆی هەموو زەرەر و ئەرکەکە لەسیار لەسەر صاحب قاعەکە بێسن بەخێوی دەکات دائما سعریش دەکۆن ڕۆژان کێشەی بەشێک لە کاسبکارانمان هێناوەتە پەرلەمانی عێراق و وەکو پێشتر باسمان لێوە کرد و کاسبکارانە باسییان لەوە دەکرد لە خاڵەکانی پشکنینی عێراق بە ئاشکرا بەرتیر وەردەگیرێت کاک ناسر هەرکی بڕیاردەر لە لیژنەی ئەمن و بەرگری عێراق کە سەرپەرشتی ئەو دۆسەیانە دەکات ڕاستەخۆ لەگەڵمانە ویستمان ئەو کێشەیە لەگەڵ باز بکەین بزانین ئەوان وەکو نوێنەری خەڵکی کوردستان وەکو نوێنەری عێراق
و سەرپەرشتیاری لایەنی ئەمنی و بەرگرین لە عێراقدا چ قسانیە لەسەر ئەو بابەتە کاک ناسەر ئێمە قسەمان لەگەڵ بەشێک لە کاسبکاران کرد بە تایبەت ئەوانەی خەڵکی هەرێمی کوردستان دەڵێن مریشکمان بردووە ینی بە پێی ئیتفاقاتە گەر ئیتفاق نەکەی ڕێگات پێ نادەن هەرچەندە حکوومەتی عێراق حکوومەتی هەرێمی کوردستان یعنی ڕێگای داوە بە نووسراوی فەرمی دەبێ مریشک بچێتە دەرەوە یان هەر بەرهەمێکی دیکە بەڵام ئێستا کار گەیشتوتە ئەوەی پارێکی زۆر لە کاسبکاران وەردەگرن ئێوە هەتا چەند ئاگاداری ئەم کێشەیە سپاس کا کامەران ئەو کاتت باش و کاتی بینەران و سلااو ڕێژین بۆ کاسبکارانی خۆشەویست کا کامەران ئێمە لە پەرلەمانی عراق ئێمە نوێنەری خەلکی عراقین بەگشتی و بە تایبەتیش خەلکی کوردستان کاتی خۆش ئێمە بەلێنمان بە خەلکی خۆماندا لە هەر کاتێکدا هەر شوێنێک ئەرکێک هەبێ پێمان بگە ئێمە بە پێی توانای خۆمان لە خزمەتدا دەبین و هەولی ینی جدی دەداین و ئەنجامەکان انشاءالله دەدەینە خەلکی خۆمان سەبارەت بە وەزعایکە کامەران ئەگەر تۆ باسی عراق بکەی بەداخەوە عێراق گەیشتۆتە قۆناغێک قۆناغێکی ینی کە هەندێک شت تێدا بوویت بە عۆرف ینی بەڕاستی ئێمە زۆر جار کێشەمان لە بەرپرسە ئەمنیەکان هەبووە و بەڕاستە خۆ لە کۆبنەوەتی لیژنی ئاسایشی بەرگری پێمان ڕاگەیاندینە کەەوە ئەم جۆرە کارانە لە زۆربەی هەرە زۆری سەیتەرەتەکان بازگەکانی عراقی بەرچاوە و دەبینرێ و باز دەکرێت زۆربەی هەرە زۆری بەێ ینی عراق بەگشتی ینی لە نەک تەنها لێرە هەیە ینی تا گەشتۆتە ڕادەیەک باس ینی دروشمێکیان بەس کردوتە ئەوەندەی گرنگی بە بازگەکان دەن ئەوەندە گرنگی بە داعش نادەن ئەگەر گرنگیان ئەوەندەی کەس بەسەی تەرەدا بە داعشدا بە ئێستا عراق ئاگادارن ینی ئاگادارن ئەو پێشەکاریانە دەکرێت بەڵام ئەوەی کە ئێمە مەطلبمان ئەو ڕۆژەکەی من لە ڕێگا بووم ڕۆژی 27 مانگ دەچوون بۆ کۆبنەوەی بە ئاسایشی بەرگریمان هەبوو لە بەغدا لە داقوق تەلەفۆنێکم بۆ هات لە گەیشتنە داقوق لە هەولێر گوتیەوە سارێکی مریشک لە سەیتەرەی پردێ بەبێ پارە ئەزن نادەن بەڵام ئەوەی لا ئێمە یعنی ئێمە تەنها قسەیان جارێک ینی برادێک کاسبکارێک شتێکی بە بەلگەی نەداوەتە کە ئێمە بەلگەگە بسلمێن کەوا داوای بەڵگە دەکەن ئەمە دەمانێت بەلگەکی بۆی چوو شت بەبێ بەلگە بێت و ناتوانێت ئەنجامی نابێ من کە چوین لە ڕۆژی پاشتر 28 مانگ قایدی عملیاتی کەرکووکە سەرپەرشتی لە مەخمور تاک و حەمرین دەکاتن فريق ركن سعد حربية هلا يبو هر عين وقت تلفون بوكر قلت تومر سيد نايب تومر يعني وش باش لك وبنو قلت متشكر قلت لامدان بلام لايدان شيء او دبات سيتري مخمور لمخمور دي انت بردي ديبات دقوق همان شيويه وتشنكو اجراءات نيه اوي كالعراق استا ايمي قاندو تا قوناغا راستا مثلا رنگ دستور مان هبي رنگ تعليمات مان هبي رنگ بريار مان هبي بلام كي جي بجي دكا كي شكل لجي بجي نكدين ده صلاة تنفيذي او امريكان جي بجي ناكا وبراستي بشكي زوري يعني ببلغه بيمان قوتنا بشكي زوري لا فرمان سربازي كان كاريان بس برجوندي تابتي خوانا وسيطره لبرجوندي خوانا بقادين باشم ايوه تشي دكن بووي يعني ايوه بداوي بلغه دكن بلام اما گفتوگومان لەگەڵ چەند شۆفێرە کردووە دەڵێن کاکە ئێستا حالی حاضر هەشت لۆری ئێمە دەستی بەسەردا گیراوە پێشتر ئیتفاقمان کردووە لە ڕێی یعنی نایاسایش بەڵام لە ئێمەیان با داوەتەوە چونکە دەزان مریشکەکانمان دەمرن دەستیان بەسەرداگرتەوە و هەر لۆریەک زیاتر لە 25 وەرەقە داوە دەکەن. ئەجا مشکلەکەمە لێرە ئەوان هەندێک جار یعنی ئەوەندە زیرەک بووینێ ئەنی ئیشەکانی خۆیان هەمووی بە ڕێگای قانونی دەکەن. يعني برادرانی ئێمەش وەنیە زیرەکتر بن ینی بەلگەیەکی مادیان لیان بسێن لە کاتی قسەکردن لە کاتی پارەوەرگرتن بۆ ئێستا ینی تەکنۆلۆژیا ینی پێشکەوتووە دەتوانن شتێک هەب ئێمە ینی ئەمە لە بەردەم یان دەیگەینە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانەوە یان لە خۆ لەگەڵ قاعدە عملیاتەکان بە ڕاشکاویدا دەنج فەرمو ئەوە ئێوان بێشکیش دەبێ حکوومەتی عراقی عیلاجیکە بەڵام وەکو باسم کرد مشکلەی مە ئەو وەزعی کە ئێستا لە عێراقدایە بە تایبەتی پێشتر حکوومەتەوەکو پێویست نەبوو ئێستاش کاربڕێکەرە ینی دەستیان لە خۆ بەرداوە چاوەڕوانی ڕەحمەتی خۆی. لەم بەدواداچوونەدا لە ڕێگای گوتەی شۆفێرانی بار هەڵگرەکانەوە گەندەڵیەکی بەرچاومان خستە ڕوو کە لە خاڵەکانی پشکنینی حکوومەتی عێراق لە ژێر کۆنتترۆلی ئەو حکوومەتە ڕۆژانە گەندەڵیەکی زۆر
لە خاڵەکانی پشکنین بەرامبەر بەو کاسبکارانە دەکرێت بەشێک لە شۆفێران وەک باسییان لێوە کرد لە 5,000 دینار تاوەکو 5 ملیۆن دینار ڕۆژانە بە شێوەی نایاسایی پارەیان لێوەردەگیرێت. ئێمەش کێشەکەمان گەیاندە بەرپرسانی عێراق بەو ئومێدەی ئەو کێشەیان چارەسەر ببێ و چی دیکە ئەو گەندەڵیە نەکرێت و وەسەر و ماڵی هاوڵاتیان و کاسبکارانی ئەو ڕێگایەش بە شێوەیەک لە شێوەکان بپارێزرێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستێت.